بەیانی باش بەیانی ڕاپەڕینێ باشتر بەیانی ڕاپەڕین لە تۆش باش سپاس دەکەم ئەزیزانی ئێمە جوانترین سڵاتان لێبێت و بەیانیتان باش بێت ئێمە لە شاری ڕانی خۆشەویستەوە لە ڕاپەڕینەوە ئەو شارێک کە ڕاپەڕین تێدا بڵێسەی سند و لە ناوچەکانی دیکەی کوردستانیشدا وردە ڕاپەڕینتیایە بەرپا بوو ئەمە ئەمڕۆ سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدان و بۆ هەموو شەهیدانی ڕاپەڕین و بۆ خانەوادەکانیان دائەنەوێنین ئەوان بوونە هۆکاری ئەوەی کە ئازادی خوازی لە کوردستانە بەرهەم بهێنرێت بە خوێنی ئەوان ئێستا ئێمە لەم ڕۆژەداین کە ئاشتی خواز و ئازادی خوازە هیواداین بەرهەمی ڕاپەڕین ئەگەر تا ئێستش هەندێکی بەدی نەهاتبێت هیواداین گەلەکەمان تێیدا سوودمەند بێت و ببێتە هیوای ئەوەی کە گەلێکی ئاشتی خواز و نیشتیمان پەروەر بین. بێگومان لەگەڵەوەی کە ئێمە لە دوێنێەوە لە دەستگای میدیایی کورسات کە لە شاری ڕانین لەگەڵ تەواوی هاوکارانم کە بە ستافێکی گەورە هاتوینە تێرە بەڕاستی دڵخۆشم بەڕاستی خەڵکی ئەم ناوچەیە میوان دۆست ڕێزێکی خۆشەویست هەمیشە دەم بەخەندە هەمیشە کەسانێکن کە ئەتوانی شانازیان پێ بکەین با نەڕۆینەوە لەگەڵەوەیە لە شای ڕانی خۆشەویست ئوتێلیتیانە لەبەروی کە بەوە ناسراون ئۆتێلی میوانخانە نییە لێ لەبەری بەوە ناساون ئەوەندە خەڵکەکەی میوان دۆستن هەرچ کاتێکە چ کەسێک هاتوێتە ئەم شارە نیانوێتە بچێت بۆ هیچ شوێنێتە نانتەن دێجار ئەوە باسەکە ئەڵێن لەسەر میوان ئەوەندە میوان دۆستن هەندێجار شەڕ بۆ لەسەر میوانەکە لەوەی کە چ لایەک میوانەکە بەرێتەوە بۆ ماڵی خۆیان یاخوا ماڵی هەمویان ئاوا بێ جا لەم شارە جوانەیە زانکۆی ڕاپەڕینی تایە کە زانکۆیەکە ئێمە ئێستا لەناو باخچەکەیە دانیشتوین و بەم شێوازە کەلتوریە ئامادەکاری کراوە لەلایەن خوێندکاران و مامۆسایانەوە لەلایەن سەرۆکی زانکۆی ئەم زانکۆی ڕاپەڕینەوە ماوەی چەند ڕۆژێک لەمەوە پێشەوە بگرە زیاتریش دوای خۆی پێمانەڵێ کە هەوڵیان ناوە هەر کۆلێژە و هەر بەشە بتوانێت بە ئەم چالاکیەکانی خۆی بەوەی کە ئامادەیان کردووە ئەنجا لە هەمووشی گرنگتر ئەوەی جێگەی دڵخۆشیە دواتر هاوکارانم لە ڕێگەی چاوی کامێرەکانمان و پیشانتانێن خەڵکی دەرەوەی زانکۆ هاتوۆتە ناو زانکۆ ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە گرنگی پێدراوە و تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان بانگەشت کراون بۆ ئێرە کە بتوانن لەم کەرنەڤاڵەیە بەشدار بن و ئەوەشی کە گرنگە لە ناو زانکۆی ڕاپەڕینە بە شێوازێکی ئەکادمی بە شێوازێکی زۆر زانستیانە کار لەسەر هەموو بابەتەکانی میلەتی کورد ئەکرێت بەدەر لەوەی کە زانست و زانیاری ئەبەخشێ بە خوێندکاران جا ئێمە ئەمڕۆ دەستپێکی ڕۆژەکەمان و گفتوگۆکانمان زۆر بە خۆشحاڵیەوە و لە ناو زانکۆکەی بەڕێزیانە سەرۆکی زانکۆی ڕاپەڕین زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر پەیمان ڕەمەزان ئەحمەد سەرۆکی زانکۆی ڕاپەڕین بەڕێزیان لامان میوانە دکتۆرە سڵاو لێ بێ پیرۆزبایی ڕاپەڕینە لێک پێمان خۆشە بەر لەوەی پرسیار بکەین خۆت وەکو سەرۆکی زانکۆ لەم ڕۆژەیە پەیامەت چییە؟ بەیانیتان باش بەیانی کورسات باش بەیانی بینەران و بەیانی بیسەران و بەیانی مامۆسایانی خۆشەویست و خوێندکارانی ئازیزمان فەرمانبەرانمان خەڵکی دەڤەری ڕاپەڕین خەڵکی کوردستان خۆ دڵخۆشین کە یادی ڕاپەڕین هەمیشە لە ڕاپەڕین دەکرێتەوە شانازی دەکەن کە خەڵکی دەڤەری ڕاپەڕین دیارە ڕاپەڕین دەستکەوتێکی مێژووی گرنگی گەلی کووردە و دەستکەوتێکە کە بەڕاستی نەکتەنا بۆ گەلی کورد بۆتە هۆکاری بەدیهێنانی ئازادی بەڵکو بۆ تەواوی گەلانی عێراق بۆی ئەمە وەک دەڤەری ڕاپەڕین ساڵانە بیلەوە دەکەینەوە کە چۆن بتوانین لە ناخۆشیەوە بیکەین بەخۆشی بۆی بڕیارمان داوە چەند ساڵێکە کە کەرنەڤاڵی ڕاپەڕین بکرێت بە 2 ساڵیشە کەرنەڤاڵەکە زۆر بە گەورەی دەکرێت وامان کردو کە تایبەت و جیاوازتر بێت لە ساڵان ڕابردوو زۆر باشە ئەمە پێنجەمین کەرنەڤاڵی نیشتیمانی و نەتەوەیی ڕاپەڕینە کە ناو هەرمی زانکۆدا بەڕێوە ئەچێت ئەگەر بەگشتی باس لە کەرنەڤاڵەکە بکەین لە چی پێکاتە ئەوانەی کە بەشدارن لە کەرنەڤاڵەکەدا کێن ساڵان ئێمە لە پێش دەستپێکی کەرنەڤاڵەکە لە مانگی 1 و 2 ئامادەکاری دەکەین لیژناتی تایبەت دادنین بۆی بتوانن هەر لیژنەکارەکانی خۆی بکات لە سەرۆکایەتی زانکۆ و سەرجەم کۆلێژ و بەشەکانەوە دواتر ئەرکەکان دابەش دەکرێت بەپێی کۆلێژ و بەش و سەرۆکایەتی ئەوەی کە بەشدارە ئێمە زانکۆی ڕاپەڕین سەرجەم کۆلێژ و بەشەکانی بەشدارن سەرجەم بەڕێوەبەراتیەکان لە ئەرکی بەڕێوەبردننی فیستیڤالەکەدان ئەندامانی ئەنجومەن و بەڕێوەبەرەکان و فەرمانبەرانمان تەواوی مامۆسان و خوێندکارانمان هاوکار و هەماهەنگ بوون بەڕاستین چونکە ئێمە 2 هەفتە پێش فیستیڤالەکە ئامادەکاری دەکەین بۆ کردنەوەی ئێمە لەگەڵ دەست بەکاربوونماندا بیرمان لەوە کردەوە کە بەڕاستی زانکۆ بکەینەوە بەڕووی کۆمەلگەدا بۆی دەستمان کرد بە چەند چالاکیێکی جیاواز بۆی زیاتر وا بکەین کۆمەلگا هەستکات کە زانکۆ بەشێکە لەو بۆی ئێمە لە ساڵی ڕابردوو جگە لە فیستیڤال کامپینێکی گەورەمان هەبوو بۆ
کوردانی تورکیا و سووریا جگەل لەوە ڕەمەزانمان هەبوو بۆ خوێنکاران تەواوی کۆمەڵگەی دەڤەرەکەمان هاوکار و پاڵپشتی زانکۆمانە بۆیە ئێمە لە کاتی فیستیڤالەکەدا ڕێگە دەدەین سەرجەم کۆمپانیا و خاوەنکارەکان و پەیمانگا و مەکتەبەکان ئەوانەی ئەهلی بن یاخود حکومی بن کە بیانەوە بەشدار بن سەرجەمیان بەشدار دەبن. زۆر باشە دەستان خۆش بێ بێگومان ئەوشی کەی بینین ئێمە هەر لە دوێنێەوە بەڕاستی ئێمە لەبەروی هاوکاران لێرە خەریکی کاری ئیشی خۆیان وەکو تەکنیکی بەڵام بینیمان خوێنکاران و مامۆستایانیش پەیوەند بەبێ جیاوازی دکتۆرە هەمویان لێرە خەریکی کارکردن بوون. من باسی ئەوەشم کرد بە دەر لەوەی کە ئێوە وەکو زانکۆ وەکو مامۆستا و خوێنکارە بەڕێزەکان خەڵکی دەروی زانکۆش هاشتۆ بەشداریتانکەوە ئێوە چۆن توانیتان ئەم هەمانکێ دروستکەن؟ ئێمە وەک باسم کرد لە سەرەتایی دەست بەکاربوونمان لەگەڵ ئەنجومەنی زانکۆ بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین زیاتر تێکەڵی کۆمەلگابین بەڕاستی بۆیە لە هەموو بۆنەکاندا کە نیشتیمانین یاخود نەتەوەین یاخود ناوچەین بیر لەوە دەکەینەوە کە چۆن بتوانین هاوکار و پاڵپشمان بن بۆیە زانکۆ راپەڕین دەستکەوتی راپەڕینە دەستکەوتی راپەڕینیش بەشێکە لەوەی کە خەڵکی راپەڕین هەم بەشدار بێت تێیدا هەمیش بەموکی خۆی بزانێ بۆیە زانکۆ راپەڕین زانکۆی هەمومانە لە خوێنکارەوە بۆ مامۆستا بۆ فەرمانبەر بۆ خەڵکی دەڤەرەکە بۆیە بەشداریکردنی ئەوان فیستیڤالەکەمان جوانتر دەکا و جگە لەوەش بەڕاستی دەرفەتی کاریش بۆ خوێنکارانمان دەڕەخسێ زۆر جار ئێمە کە کۆمپانیەکان بانکێش دەکەین بۆ کەرنەڤاڵەکەمان بیر لەوە دەکەنەوە کە چۆن بتوان بە پرۆژە پشگیری زانکۆ بکەن چۆن بتوان دەرفەتی کار جێبەجێ بکەن ئێمە لە مانگی دەی ئەو ساڵ دووبارە چالاکیمان هەبوو لەگەڵ کەرتی تایبەت بە تایبەتی لەگەڵ خاوەنکاری بچووک بۆیە ئەو ڕۆ زۆربیان لێرە بەشدارن دواتریش هیوادارم بتوانن کە بیان بینن جگەلەوە ئێمە زانکۆ بەشێکە لە کۆمەلگەکەمان ئێمە ناتوانین زانکۆ لە کۆمەلگە جیاکەینەوە بۆیە کەرنەڤاڵەکە کەرنەڤاڵی هەمومانە. زۆر باشە جا دکتۆرە ئاماژەش بۆ کرد ئەوەندە تایە بەشدار بوون کۆمپانیەکان یاخود هەر بەشەکانی دیکە بێت کە گلەیشتان هاتۆتە سەر لەوەی کە هەندێک کەس نەیتوانیوە تایە بەشدار بێت ئەمە تا چەند هاندانێکە و خۆشحاڵیە بۆ ئێوە لەوەی کە لەم ڕۆژەدا کە ڕۆژی یادی ڕاپەڕینە ئەوەندە بەشداریەک و ئەوەندە ینی خروخۆشیێک و جموجۆڵێکی زۆری تیابێ لێرەدا. ئێمە لەبەرەوەی لە کاتی کەرنەڤاڵەکاندا دائیمەن دیزاینەرمان هەیە لە کاتی دیزاینکردندا ئەگەر دقت بدەنێ هەموو کەبرێک ڕقەمی لەسەرە 250 بۆ سەر ڕۆیشتووە کەواتە زۆر زیاتر لە ساڵی پار کە زیاترە ساڵانە ئێمە هەفتەیەک بەرلەوە دیزاینەکەمان دانا هەر کەسێک ئاگادار دەکرێت کە شوێنەکەی چ شوێنەکە کام کە پرانە بۆ ئەوە بۆی ناتوانین لە ڕۆژی ئاخیر بەڕاستی ئێوارەی ئاخیر کەسی کە داخڵکە لە بەرەوەی هەم دیزاینەکەم شوێنەکە تێک دەچێت بەڵام بۆ ساڵی داهاتوو بیلەوە دەکەنەوە گەورەتر بێ بۆ ئەو ساڵ نەیتوانیەوە بەشدار بێت توانێت ساڵی داهاتوو زوو پەیوەندیکە چکە ئێمە بەر لە دەستپێکەکە 2 هەفتە پێش ئامادەکاریەکان لەگەڵ دەستپێکی ئامادەکاریەکان ئاگاداریمان بڵاوکردۆ لە وێبسایتی زانکۆ لە فەیسبوک و لە زۆربەی شوێنەکان دەزان کە چۆن پەیوەندی دەکەن و چۆن شوێنیان بۆ دیاری دەکرێت. دکتۆرە من پێم خۆشەوە کو سەرۆکی زانکۆ لەم شارە جوانەیە کە لێی دانیشتوین لەم زانکۆ خۆشەویستەیە ئەمڕۆ 5 سێە یادی ڕاپەڕینەکە مەزنەکەی گەوری کووردە تا چەند ئێوە چکە ئەمە ساڵ بە ساڵ بۆنەوەی دوهاتوو پێویستە بیزانن چی بووە بیزانن کە چەنە ئێمە شەهیدمان ناوە ڕۆحیان شاد بێ بیزانن کە لەوەی کە چەنە قوربانیمان ناوە بیزانن بەوەی کە بەبێ جیاوازی نەکرد پیاوان ژن و مناڵ و هەمووی هەوڵی ئەو ڕاپەڕینە مەزنیە و ئەمەش دەست پێک بوو لێرەوە تا چەند لە ناوەندە ئەکادمیەکانەوە یاخود لەم زانکۆی بەڕێزیەوە ئەمە بەناو خوێنکارانە ئەناسێنن یاخود دەبێتم بەشێک لەوەی کە بە شێوازێک وەکو ئەکادمی کاری لەسەر بکەن و بێ خوێنکارانی بناسێنن. ئێمە وەک زانکۆ هاوشێوەی هەموو زانکۆکانی کە هەرێمی کوردستان بۆ هەموو یادەکان بەشێک لە بەشەکان کە تەرخانی دەکەین ئەوەیە کە لە پرۆگرامەکانی خوێندندا هەیە بۆ منە لە مێژووی هاوتەر یاخود لە بابەتی جوگرافی دەخوێنرێت لەو بابەتانە لەو اختصاسانەی کە اختصاسی کۆمەڵایەتی ئەوەی کە جیا دەکرێتەوە جیاوازتر جگە لە بابەتە کۆمەڵایەتیەکان کە لە بەشەکانی خۆیان تایبەت دەیخوێن ئێمە ساڵانە چەند چالاکێکمانەیە لەوانە بەیانی سیمپۆزیۆممان هەیە لەگەڵ یادی ڕاپەڕین سیمپۆزیۆم هەیە چالاکی زانستی هەیە توێژنەوەمانەیە کە خوێنکاران ساڵانە چەندین خوێنکار هەڵدەچن بنووسین لەسەر توێژنەوەکانی لەسەر یادی ڕاپەڕین سیمینارمان هەیە هاوکار دەبین بەشداری بکەن بە تایبەتی لە دیبێتی ئەکادمی دیبێتی ئەکادمی دەرفەت دەرەخسێنە لەوەی کە خوێنکار ئازاد بلەوەی کام بابەتی بە ئارەزوو لێە زۆرجار بە زمانی ئینگلیزی زۆرجار بە زمانی کوردی ئامادەکاری دەکەن ساڵانە ئێمە جگەل لە یادی ڕاپەڕین 2 چالەچکی جیاوازمان هەیە دیبێتی ئەکادیمانەیە کە زۆربەی خوێنکاران بەشداری دەکەن بە تایبەتی ئەو خوێنکارانەی کە زمانی ئینگلیزیان زۆر باشە اختصاسەکان بە ئینگلیزیە چالەچکەمان هەیە بە گشتی بۆ زانکۆ ڕاپەڕین زانکۆانی کەش دەکەن ئەوەیە کە توێژنەوەی زانستی و ساڵانە بە فلێکس و بە
سیمینار پێشکەشی دەکەن لەوانەشدا زۆر جار دەیبینی کە خوێنکار هەیە مێژوو ڕاپەڕین ڕۆلی ژن لە ڕاپەڕیندا ڕۆلی سەرۆکمامزێلا ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆلی خەڵکی دەڤەری ڕاپەڕین ڕۆلی پێشمەرگە بە تەوەر و بابەتی جیاواز تەرکیزی دەخرێتە سەر بەڵێ کتێبمان هەیە لە زانکۆی ڕاپەڕین چەندان توێژەرمان هەیە لەگەڵ مامۆستای بەڕێز کە زیاتر لە 15 بۆ 10 کتێب و توێژنەوەیان هەیە لەسەر یادی ڕاپەڕین لەبەرەوەی ئێمە بەڕاستی دەمانەوە ئەو یادە جگەلەوەی کە لە مێژوودا تۆمار دەکرێت ساڵانەش ئەو یادە بە کەرنەڤاڵ بکرێتەوە بۆی نەوەکانی دوای خۆمان هەمیشە لە بیریان بێکە شارەکە لەگەڵ دەڤەرەکە دەستکەوتێکی مێژووی بەدەستێن یاخوا دەستان خۆ بێتەوە تا بەچای خۆمانەی بینین ئەمە بە خۆی دڵخۆشیە ئەم هەموو خوێنکارە خۆشەویستە و مامۆستا و دکتۆرە بەڕێزانە کە هەمووی ئاوەتا بە کۆمەڵە چالاکی بەشدارن هەرێکیان ئەرکێک ئەکەن ئەتوانن دواتر پیشانی بن کە هەر یەکە لە کەپی خۆیان و چالاکیەکان بەڕێواچێ دکتۆرە بێ خۆش بوو وەکو زانکۆ سەرۆکی زانکۆ ئاسانکاری ئێوە چی بوو بۆ خوێنکاران بۆ بەشەکان بۆ مامۆستایانی بەڕێز بۆی کە بتوانن زیاتر دەستکراوە بن ئێستا ئێمە لێرە داینشین وڵڵا ئەمەە شتی کەلتوری شتی جوانیاندانەوە شتی کۆن و کەلتوری کۆکراوەتەوە بۆی کە بتوانن ئەم کەرنەڤاڵە لە ساڵی پار دەوڵەمەندتر بێ باشتر ئێمە ساڵانە بە پلان کار دەکەین زۆر پرۆژە هەیە گرینگە گرنگی زیاتری پێ بدرێ بە تایبەتی ئەو پرۆژانەی کە دەرفەتی کار بۆ خوێنکار دڕخسێنن بۆ منە پرۆژەی هەندەسی کە دەکرێت خوێنکارەکە لە ڕێی پرۆژەکەیەوە کەسێک لە خاوەنکارەکان یاخود خاوەن بسنسێک پرۆژەکەی ببینێت و بێتە ئەوەی کە پرۆژەکەی بفرۆشێت یاخود پارەی پێپەیداکە زۆرێک لە کارەکانی کە ئێمە دەیکەین ئەوەیە کە بتوانین فەند و پاڵپشتی دارایی دابین بکەین لەوانە کە پاڵپشتەکان دابین دەکەین دەبێت بزانین کام بەشە زیاتری پێویستە بەشە زانستیەکان دائیمەن لەبەرەوەی قورستر ئەرکەکەیان و پێویستی مختبەراتیان زۆرترە بۆیە گرانترە سەرجەم دامەزراوەکانی دەڤەری ڕاپەڕین هاوکارمان بوون ئۆفیسی بەڕێز قوبات تاڵەبانی بۆ خۆیان هەموو ساڵێک هاوکار و پاڵپشتی سەرجەم فیستیڤالەکانن بە تایبەتی فیستیڤاڵی ڕاپەڕین لەبەرەوەی فیستیڤاڵی ڕاپەڕین جیاوازە و لە بیرمان نەچێ بەڕاستی کاتێککە باسی زانکۆ ڕاپەڕین دەکرێت ڕۆڵی سەرۆکمامزێلا لە بیر نەکرێت لە دامەزراندنی زانکۆ تازەکان بە تایبەتی زانکۆی ڕاپەڕین کە بە شایستە بیندراوە دەڤەری ڕاپەڕین دەڤەرێکە کە بەڕاستی دەبێت لە بیر نەکرێت ڕێژەی دانیشتوانی لە زیادبووندایە بە خێرایی جگەلەوە ئێمە گەنجمان زۆرە لە زانکۆی ڕاپەڕین تایبەتمەندی چ کەشمانەیە کە دەستڕێنجینی خوێنکارانی تێدا ئەویش ئەوەیە کە خوێنکاران دەتوان لە ڕێی ئەو پرۆژە بچووکانەی کە هەیەە بتوانن هەلی کاری بچووک بۆ خۆیان تەرخان بکەن زۆر باشە لەگەڵەوەی بە خۆشحاڵیەوە لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستانە هەماهەنگێکی زۆر باشە لە بینی زانکۆکانە ئێوە لە ئەمڕۆ تا چەند بڕیارتان لەوە کە بانگشتی زانکۆکانی دیکەش بکەن لەبەر کە ئێستا چەندین خوێندکاری تێدایە لەوەی کە پرۆژیانی و توێژینەوەیان هەیە ئەم ڕۆندێک کە من ئاگادام لەم کردنەڤاڵەدا پرۆژەکانیان نمایش ئەکەن تا چەند گرنگە زانکۆکانی دیکەش لێرە بەشدار بن ئێمە لە ڕێگەی بانکێشی ڕسمیەوە بۆ زۆربەی زانکۆکان دەینێرین بە تایبەتی سەرۆکی زانکۆکان و ئەندامانی ئەنجومەنی وەزارەت جگەلەوە کەرنەڤاڵەکەی ئێمە کراوەیە لەبەرەوە بانکێشێکی کراوەمان لە وێبسایتی زانکۆ لە فەیسبووکی زانکۆ داناوە و بە ئاگاداریش بڵاو کراوەوە کە کەرنەڤاڵە کراوێ بۆ هەر کەسێک کە بێ بەشدار بێ زانکۆ بێ یاخۆ دەرەوەی زانکۆ بێ ساڵی ڕابردوو خەڵک لە شارەکانی کەشەوە بەشدار بە تایبەتی لە کۆی و چەمچەماڵەوە بۆیە زانکۆی ئێمە کەرنەڤاڵەکەی کراوەیە کەسێک ئارەزوو لێ کە سوکارەکە یاخۆ دواتر دەیبینن لە دوانی وڕۆ کە خەڵکی کەش بەشدار لە دەرەوەی زانکۆ زۆر باشە ئەمڕۆ خوێندکارانێک و ئاماژەم پێکە پرۆژەکانیان نمایشەکەن ئەو پرۆژانە پێشتر ئەوانە بوون کە لە دیبیتەکانە یاخود لەو چالاکیانکی کە لە زانکۆدا هەبوو بۆ کوردیان یاخود ئەمڕۆ پرۆژەی تازەشتیان نمایشەکرێت پشت دەبەستێ بە کەیسی خوێنکارەکە یاخود ئەو سەربەریشتارێکە لەگەڵیدایەتی زۆر جار هەمان ئەو کەیسەیە کە توێژنەوەی لەسەر کردووە یاخۆ هەمان ئەو پرۆژەیەکە ویستویەتی سمیناری لەسەر بکە و زۆر جارش خوێنکارمان هەیە بەدەر لە هەموو ئەو بابەتە ئەکادیمانێک کە دەیخوێنێت بابەتێکی پێشان دەدا بابەتی تەکنەلۆژیا ئایتی زیاتر لەوە کە خوێنکارمان هەیە بەشی کارجێڕێ بەڵام پرۆژەی هەندەسی ئامادە کردووە کەواتە دەکەوێتە بۆی ئێمە گرنگە بەڕاستی خوێنکاران فێری ئەوە بکەین کە ئەو بەشێک کە پسپۆڕێ دەیخوێنێ زۆر جار ڕای دەکەشێ بۆ ئارەزوەچێکەی تایبەتی خۆی کە تێیدایەتی تا چەند گرنگە لەسەر بابەتی زانست و زانیارێکی کە لەم زانکۆیە پێشکەشەکرێ هەستی نەتەوایەتی لای گەنجەکانمان لای خوێنکار دروست بکرێت بەچی بەوەی کە من لێرە خوێنکارێکم شانازی بۆ بکەم لە شارێکم کە شارێکە دەستپێکی ڕاپەڕینە بۆ میلەتی کورد یعنی خوێنکارێک بزانێت ئەم شارەکە توانویەتی بە کۆمەڵێک شەهید ڕۆحیان شار بێ توانویانە ڕاپەڕین دامەزرێت
ئەمە تا چەند گرنگە لە پاڵ زانست و زانێرێکەیە ئەم هەسینەتەوەیەتی بە خوێندکار باشە. ئێمە ئەگەر یەک دوو بابەت لەبیر نەکەینەوەیە کە گرنگە لە بیرمان بێ قەیرانە دارایە بەردەوامەکان لەگەڵ قەیرانەکانی کە هەرێمی کوردستان پێدا دەپەڕێت بەڵێ کاریگەری قورسی کردوتە سەر گەنج و خوێندکار بۆیە ئەو کاتێک ئێمە بیر لە هەسینەتەواتی دەکەینەوە بەڕای من هەر شتێک کە ڕوو بدات وان ناکات کە هەستی نەتەوایەتی بە تەواوی لە ناو بچێ دەکرێت لە چەند گەنجێک یاخود لە ڕێژێک لە گەنج کاڵ بێتەوە بەڵام ئەگە هەر کاتێک ببینی شتێک ڕوودا بۆ منە ڕوودانی جەنگە یاخود ڕوودانی کارەساتی سروشتیان نەتەوەی دەبینی کە گەنجەکە یاخود کەسەکە دووبارە دێتەوە هەمان پێگەی خۆی کە پێشتربیری لێ کردوتەوە بۆیە دەڤری ڕاپەڕین دەڤرێکە کە بەڕاستی سەرجەم کاتەکان ئەگەر بیبینی جگەل لە شۆڕشەکان لە کاتی دەنگدانیشدا دەڤری ڕاپەڕین پشتی لە دەنگدان نەکردو بۆ هەر لایەنێکە دەنجی دابێت بە تایبەتی بەڵێ بۆیە گرینگە لە بیرمان بێنێ ڕێژەی بەشداریکردنی دەنگدەر بە تایبەتی گەنج لە دەڤری ڕاپەڕیندا بۆ هەر لایەنێک بێ دەنگدەرمان زۆرە و ڕێژەی دەنگدانیش ئەوەی کە بەسپی بێت یاخود نەبێ کەمترە بۆی ئێمە ئەو هەسەنەتەواتی چۆن بتوانین وا لە گەنجکەین بمێنێتەوە گرینگە کە پرۆژە هەلیکار بێتە دەڤری ڕاپەڕین بتوانین هەلیکاری زیاتر بڕخسێنین بۆ خەڵکی دەڤری ڕاپەڕین کە بڕاستی زۆر شارە دوورە دەستەکان کەمتر پرۆژەکانی دێتەیە بۆی هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە ساڵانە چەند پرۆژێک لە دەڤەرەکەمان جێبەجێ بکە ئەگەر پرۆژێک بچووکیش بێت. باشە وەکو بەڕێز دیشتە ئاماژەت پێکرد لەوەی کە لەم کەرنەڤاڵاندا خوێندکاران لەوانەیە هەندێکیان هەندێک کەسانی کە بتوان لێرە هەلیکار بەدەست بێن یاخود ئەو فەندانەی کە باس کردەوەی کە بتوانن دەستی بهێنن کە باسیش لە قەیرانی دارایەکەن هەر تاکێک لەم هەرێمی کوردستانەیە بەشدارە لەم قەیرانی دارایە جا چ خوێندکارێک بێت یاخود مامۆستایەک بێت بۆ ئەم کەرنەڤاڵە خوێندکاران چۆن هاتنە پێشەوە بۆی کە بەشدار بن هەر خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین. ئێمە لە بەشەکانماندا مامۆستا و سەرۆک بەشمان هەیە مقرر بەشەکانمان هەیە بۆ لیژنەکان لە هەر لیژنەیە کە دایدێنێ لە سەرۆکاتیڕە لە لیژنەی باڵادا یاریدەری ڕاگردادەین بۆ یاریدەر ڕاگرەکە پەیوەندی تەواو لەگەڵ سەرجەم ئەو بەش و بەڕێبەرایەتیانەیە خۆت ئەو هۆبانە بکا کە لەلایەنە لە کۆلێژەکەدا بۆ ئەگەر دیقات دێ هەر کۆلێژە و نمایشەکەی لە پێش خۆیەتی بۆی مۆرکی کۆلێژەکە پێشامدا لەگەڵ بەشەکانی و زۆر جاریش دەبینی کە کۆلێژ هەیە پێخۆشە لە پێشتر بێ بۆ شوێنەکە یاخود کەبرەکانیان لە پێشتر وەک پەرستاری یاخود بەشی یاسا و کارجێڕ کەرنەڤاڵەشە دکتۆرە لەگەڵەوەی کە هەر کۆلێژە و یاخود بەشە جیاوازەکان خوێندکاران بەڕاستی لە دوێنەوە من هەستمە کرد کە بڕچێکی زۆر پەروەردەی جوان هەیە حەزیانە کرد هەر یەکە خێمەکەی لەوەی کە باشتر دانێ ئەم ڕۆحێتە تا چەند ڕۆڵی مامۆستا و دکتۆرە بەڕێزەکانی تیاکە لای ئێمە بەدڵنیایەوە لە زانکۆ هیچ کاتێک زانکۆ بەبێ مامۆستاکانی کار ناتوانێت کار بکە و بەبێ خوێندکارەکانی چی لە بەرەوانە دووفی ئەو سەرچاوی گرنگی زانکۆن لە هەر زانکۆیەک بێ مەسلەی ئەوەی کە منافەسە هەیە جگە لە هاوکاریکردنەکە بەدڵنیای و منافەسە ئەوەیە کە باشترین پێشکەشکەی بۆیە گرینگە بەڕاستی لە ناو زانکۆکاندا منافەسەی باشترین پێشکەشکردن دروست بکرێت بۆی ئێمە توانیمانە 2 ساڵە بە باشترین شێوە یادی ڕاپەڕین بکەینەوە و هیوادارن لە ساڵانی داهاتووشدا بە هەمان شێواز و بە جوانی بکرێتەوە بۆی وا بکەین کە بەڕاستی گەنجەکان و هەتا منداڵە بچووکەکانیش هەست بۆ بکەن کە ڕۆژێکی خۆشی هەیە لە چای ڕانیێدا. زۆر باشە لەم کەرنەڤاڵی ئەمڕۆدا کۆمەک بۆ زانکۆ کۆ دەکرێتەوە ئەگەر کۆ بکرێتەوەوانێت دوای ئەم کۆمەکە لە چیا بەکار ئەهێنرێتەوە لە چالاکیەکان یاخود لە چه پرۆژەیەکدا بەکار ئەهێنرێتەوە. ئێمە کۆمەکی زانکۆمانەیە کۆمەکی زانکۆ جیاوازترە لەوەی کە بڕێک پارە لە کۆمپانیایەک یاخود لە خاوەنکارێک وەربگرێ کۆمەکی زانکۆ بە تەواویتی داهاتەکەی بۆ خوێندکارانە ئەو خوێندکارانەی کە کەم دەرامەتن ساڵانە لە ڕێگەی کۆمەکی زانکۆوە هاوکاریان پێشکەش دەکرێت بۆیە ئەوڕۆ کۆمەکی زانکۆمان وەک هەموو خواردنگە و شوێنەکانی کە خواردنی تایبەتیان ئەما دەکرێت دەیفرۆشن داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ کۆمەکی زانکۆ و دابش دەکرێت بەسەر خوێندکارانی پێویست. دەست خۆش بەڵامی سەرنج ڕۆشتە بوو دکتۆرە تۆ ئاگاو لێ نەبوو کۆمەڵە مناڵی جوان بەجلی کوردیەوە هەمویانە چون بۆ سەر ستێجەکە جا داواشم لە هاوکارانم کرد وتم ئەگەریەکێک لێ ئامادە بێ وەڵا حەزمان کردمان بەهات نایە بۆ ئێرە ئەگەر حەزیان کردایە چکە ئەمەنە بەجلی بەرگی کوردی جوانەوە لێرە ئامادە بوون ڕۆشتن تازە بێکمان لێرە ئەمە خۆشەویستان ئاماژەشی پێ بین کە دەستگای میدیای کورسات سپۆنسەری سەرەکی ئەم کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕینە لەگەڵ پرۆگرامێکی تایبەتی ئێمە پرۆگرامی ڕۆژێکی نۆمانێناوەتە شاری ڕانەی خۆشەویست و لە ناو زانکۆی ڕاپەڕین ئاماژەش بۆ بین کە هەر لە پشت ئێمەوە ستێجێک ئامادە کراوە کۆمەڵێک چالاکی جیاواز بەڕێواچێ بەدەر لەوەی کە خوێندکاران هەن ئامەلگە مامۆساکە بەڕێزەکانیانە لە نێو کەپرەکانی خۆیانە ئامادەکاریان کردو بە هەموو
بەشە جیاوازەکانەوە بەڵام ستێجێکیشمان هەیە لێرە کە لەوانەیە ئەمڕۆ ئەسب سواری وەکو بابەتێکی چالاکی گرنگی پێدراوە لەسەر ستێجەکەمان کۆمەڵی چالاکی جیاواز بەڕێواچێ و کۆمەڵێک ئامادەکاری کە کراوە جا ئێمە پەیوەند لەگەڵ دکتۆرە بۆی تر زۆر مادووی نەکەین چکە بەڕاستی ئەمڕۆ ئەرچی زۆر قورسترە لە بەروی کە ئاگای لە شتەکانە و دڵنیاشە خەمخۆری هەموو شتەکانە وەکو دوایین پرسیاری خۆمانی لەکەین چکە ئێمە هاوکارمان تەرزە ئامادەی لەناو کەرنەڤاڵەکەیە بۆی ئەمڕۆ زۆرترین چالاکیەکان بگێزنەوە بەس دوایین پرسیارمان دکتۆرەگەر بە کورتی وەڵاممان بیتەوە وەکو سەرۆکی زانکۆ لەگەڵ ئەم کەرنەڤاڵە داواکاری چییە؟ چیت بۆ بکەن چکە ئەرکەکەی تۆ قورسترە هەمووی دواییەتەوە لای تۆ بەتاکید ئەو داواکارانێک کە ئێمە پێشکەشی دەکەین هەمیشە بە تایبەت ئیدارەی ڕاپەڕی بەڕێزکاکی واقەرەنی و سەرجەم دامەزراوەکان هاوکار بوون لە منتیقەی ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕیندا ئەوەی کە دەمێنێتەوە دەکەوێتە سەر وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی دارایی و ئۆفیسی حکوومەتی ئۆفیسە جیاوازەکان و یاخود وەزارەتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داواکارم کە پاڵپشتی زانکۆ تازەکان بکرێ بۆی تەواوکردنی کامپەسەکانیان بکرێ بەڕاستی لە بەرەوەی کامپەسەکانی ئەو زانکۆیانە تا ئێستا تەواو نەکراوە بە تایبەتی زانکۆی ڕاپەڕین ڕێژەی خوێندکاری لە زیاد بووندایە بۆی هیوادارم بە پرۆژەی تایبەت و جیاواز پاڵپشتمان بن بۆی ڕانکی زانکۆکانمان زیاتر بەرینە پێشەوە و سوپاسی مامۆستایان دەکەم لێرە کە ڕانکی زانکۆی ڕاپەڕین لە ئاستێکی زۆر باشدایە بەراورد بە زانکۆکانی کە لەسەر ئاستی عێراق و بە دڵنیاییشەوە ئێمە دەبێت لە بیرمان نەچێت کە بەردەوام دەبین لە کارکردن تەمەنی زانکۆی ڕاپەڕین تەمەنێکی گەنجی هەیە بۆیە دەبێت سار نەبینەوە هیوادارم بە یەک دەنگ و بە یەک ڕنگ پاڵپشی یەکتر بین بتوانین کوردستان بەرەو ئاقارێکی باشتر بەرین بەرەو باشتر بڕوا و لە کۆتایی دەدەمێت سوپاسی تایبەتی کورسات بکەم کە فیستیڤالەکەمانیان ڕەنجینتر و جوانتر کرد سوپاس بۆ سەرجەم کارمەندانی کورسات کە ماندوون لێرەنا هیوادارم کە بتوانین لە جێی متمانە و لە جێی توانە و پێشکەشکردنی خزمەتگوزاری تایبەتین بۆ ئەوی بەڕێز مادیەتی ناکەین چکە لە شارێکی ئەمەنە جوانین بەخێر ئەمەنە بە خزمەتن ئەمەنە گفتیان خۆشە یعنی زۆر دڵخۆش ئێمە لە خزمەتتان دووبارەتی ڕاپەڕینتان پیرۆز لە ئێوەش پیرۆز خەڵکی کوردستان پیرۆز زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئێمە لە پرۆگرامە تایبەتەکەمان بەردەوام ئەبین ئێستا هاوکارمان تەرزا بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ناو کەرنەڤاڵەکەدا چالاکیەکانمان بۆ ئەگوازێتەوە تەرزا ئەگەر گەو لە من بێ سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش بانی باش تەرزا لەم قەرەباڵغی کەرنەڤاڵەیە بزانین تۆ لەکوێی ئێستا دەواازەی ڕاپەڕینی خۆشەویستەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوام بین لەم ڕۆماڵە تایبەتەی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بگومان 33 ساڵ تێپەر دەبێت بەسەر یادە مەزنەکەی ڕاپەڕینی خەڵکی کوردستان ڕاپەڕینە مەزنەکەی کە ساڵانێک خەڵکێکی یەکجار زۆر ڕاپەڕینیان لە دژی ڕژێمی بەئەس لە دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی ڕژێمی بەئەس ڕاپەڕینیان کرد هەر بۆیە 5/1991 ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینەوە بڵێ سەیدا هەر بۆیە لە یەکەمین چەخماخی ڕاپەڕینیشدا کۆمەڵانی خەڵکی کوردستان و ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەواوی هێزی پێشمەرگەی کوردستان شاری ڕانێ و حاجی ئاوا و دەوروبەریان لە تەواوی ڕژێمی بەئەس و دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی ڕژێمی بەئەس سپار کردەوە سەرنجام تەواوی ناوچەکانی کوردستانیش پاکرایەوە لە دەستی ڕژێمی بەئەس و کڵپەی ڕاپەڕین با بڵێن تەواوی ڕاپەڕین تەشەنەی کرد بە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان و هەر بۆیە تەواوی تاجی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان کەرکووکی قودسیشی گرتەوە هەر بۆیە ساڵی 1991 بووە ڕاپەڕینێکی مەزن بووە نەورۆزێکی تایبەت لە ڕاپەڕینی و بەهاری ساڵی 1991دا جا ئێمە ئەمڕۆ لە کەرنەڤاڵێکی تایبەت لە کەرنەڤاڵێکی نەتەوەیی لە زانکۆی ڕاپەڕین لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەردەوام ئەبین بێگومان بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات تەواوی ئەم کەرنەڤاڵە تایبەتە لە زانکۆی ڕاپەڕین بۆ ئێوەی خۆشەویستی ئەگوازینەوە و ئەبینی خوێندکارانی خۆشەویست بە جۆش و خڕۆشێکی زۆر تایبەتەوە لەم کەرنەڤاڵە تایبەتەیە ئامادەن بە تەواوی ئەو بوارە زانستیان و ئەو چالاکیە زانستیانەی کە خۆیان بەشداریان پێکردووە لەم کەرنەڤاڵە مەزنەیە لەم کەرنەڤاڵە شکۆنەتەوەیە توانیویانە بە چالاکیە
تایبەتەکانیان بەشداری بکەن هاوتای ساڵانی ڕابردوو کە ئەگەر هەڵە نەبم ئەمە لە پێنجەمین کەرنەڤاڵی تایبەتی زانکۆی ڕاپەڕینە ئەم چالاکیانە ڕێکخراوە چالاکیەکان زۆرن پێم خۆشە ئەگەر دەرفەتە بێ بچینە لای بەشێکی زۆر لە چالاکیەکان ئەوەی کە هەیە چالاکیە کللتوریەکان ئەو چالاکی زانستیانی کە خوێندکاران ساڵانە خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی بە شێوازێکی زۆر تایبەت پێشوازی لە میوانانی خۆشەویست بکەن پێشوازی لە گەشتیارانی خۆشەویست بکەن لە هەمان کاتە بتوانن ئەو بەهرەی کە هەیەە لە تەواوی بوارە زانستیەکانی خۆیانە لە چالاکیەکانی خۆیانە زیاتر بەگەڕی بخەن بۆ میوانانی خۆشەویست بۆ خەڵکی شاری ڕانەی خۆشەویست و ئازیز جا یەکەم دەستپێکی چالاکیەکانی شەم پێم خۆشەوەک ئەوەی کە لەوێنەکانیشە هاوکارانم بۆ ئێوە یەگوازنەوە تەواوی ئەو خواردنە بەتام و بە چێژانەیە کە هەمیشە لە کۆمەڵگەی کوردیە زۆر زیندووە و بوونی هەیە ئەم خۆشەویستانە بە کۆمەڵێک خواردنی کوردەواری لێرە بەشداریان کردووە بە سەرەتا بچمە لای ئەم بەڕێزە لێدوانی لێ وەرگرین سڵاو لێوێت تۆم کاتت باش بێ ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان لە ڕانی دەواازەی ڕاپەڕینی خۆشەویستەوە دەستی پێکرد لەسەر ئەم ڕۆژە بۆ ئەم ڕۆژە تایبەتە چ پەیامێکتانەیە دوجاریش لەسەر چالاکیەکان قسەمان بۆ بکەن بەخێر بێنە خوا سەرچاو ئەمڕۆ یادێکی مەزنە بنسبە سنووری دەواازەی سنووری ڕاپەڕینەوە لە ڕۆژی ئەمڕۆدا سنووری داری ڕاپەڕینەستا بە ڕاپەڕاندنی گەورەتنی داگیرکەر و زۆڵ و زۆرداری ئەوە ڕۆژێکە کە ئێمە هەمووان شانازی پێوە دەکەین وەکو دەڤەری ڕاپەڕین بەنسبەت چالاکیەکانی شەوە وەکو پەیمانگای کۆمپیوتەری ناحکومی ڕانیە هەستاوین بە چەند چالاکیەک وەکو ئامادەکردنی خواردن چالاکی زانستی و بەشی هونەریشمانەیە لە بن ڕەشماڵەکان ئەم ساڵ ئەگەر هەڵە نەبم پێنجەم ساڵەکە ئەم چالاکیە تایبەتانە لەم کەرنەڤاڵە تایبەتەیە بەڕێوە دەچێت ئەم ساڵی جیاوازیەکتان کردووە لە بەبەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووە ساڵانی ڕابردوو بە تەنیا بەشداریمان دەکرد بەڵام ئەم ساڵ هەمومان لە زانکۆی ڕاپەڕین کۆبوونێتەوە و کار و چالاکیەکانمان کۆ کردوتەوە زۆر سپاس بۆ بەشاریکردنت بە ئەم بەشداربووانش بدوێنین سڵاوتان لێ بێت تۆم کاتتان باش بێت سڵاو لێ بێ بەڕێز لەسەر ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە ڕانیەی خۆشەویستەوە ئەتانەوێت چ پامێک لەم ڕۆژە تایبەتەیە بخەنەڕوو بەڵێ بەخێراتنی کەناڵەکەتانەکەین ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە بە نسبەت گەلی کورد و بە تایبەتی بۆ دەڤەری ڕاپەڕین پیرۆزبای لە هەموو کوردێکی خۆراگر و قارەمان و تێکۆشەرەکەین سڵاو ڕێزمان هەیە بۆ شەهیدانی هەموو کوردستان بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕین ئێمە وەکو پەیمانگای ڕانی ناحکومی ئەمڕۆ بە چەند چالاکێک بەشداریمان کردو و دووبارە بە خێراتنتانەکەین و پیرۆزبای لە هەموو گەلی کورد دەکەین بە بۆنیادی ڕاپەڕینەوە سپاس بۆ دەستەکانە خۆش بێت بەڕێز باشە خەریکی ئامادەکارین ئەم هاوڕێیانەی تر پێمان خۆشە بچینە لای ئەو بەشداروانەی دیکەش کە لێرە بەم چالاکیانە بەشداریان کردووە بە بچینە لای ئەم خاتونە خاتون سڵاو لێ بێت پێمان بڵێ چالاکیەکانی زانکۆی ڕاپەڕین لەم کەرنەڤاڵە نەتەوەیەیە تا چەندە ئەتانەوێت چالاکی جیاواز بە هاوڵاتیانی خۆشەویست و ئەو ئامادەبوانی کە لێرەن پیشانیان بن ئەوەی پێمان بکرێت کوردمانەت چالاکی زۆری لێ جلی کوردی خواردن نمایشیدا هێنان پرسیار و وڵامی لێیە ئەوەی پێمان بکردەمان ناو لەسەر ڕاپەڕینی خەڵکی کوردستان بۆ شاری ڕانی ئەزیز چ پەیامێکت هەیە؟ زۆلی نازان حەزم باسی ڕاپەڕین بکەم دەست خۆش بێت بە هیوای ئەوەی کە ئەم چالاکیانە زیاتر گرنگی پێ بدرێت لە زانکۆی ڕاپەڕینی کە بە شێوازێکی زۆر جیاواز ئەمڕۆ لەم کەرنەڤاڵە تایبەتیە بەژارن بەڕێزەگەر بیتە لای من پەشیمان نەبوومەتەوە لە لێدوانەکە سڵاو لێ بێتۆم کاتت باش بێت هەربا لەوە دەست پێ بکەین سەرەتا بە کورتەیەک لەسەر ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان کە یەکەم ڕاپەڕینیش لە دەواازەی ڕانی خۆشەویستەوە دەستی پێکرد
ئەگەر پێمان بڵێ وەکو گەنجێک تا چەندە ئەم ڕاپەڕینە هەمیشە زیندووە لە دڵی هەمووانە هەمیشە تەواوی نەوەکان نەوە بە دوایینەوە هیچ کات ڕاپەڕین بیر ناچێتەوە بزانم پەیامی تۆ چێ لەسەرەوە وەڵای لەو ڕۆژە پیرۆزەدا ئیشاڵڵا گەلی کورد سەر دەکەی و ئێمە وەکو گەنجان خۆشحاڵنیکەوە هەموو ساڵێک بەشداری لەو یادە مەزنە دەکەینەوە بە وەکو پەیمانگا ئێمە ساڵانە ئەو یادە مەزنە دەکەینەوە بەشداری لە کار و چالشەکان یادی ڕاپەڕین دەکەینەوە و بە فیستیڤال ساڵان لە پەیمانگای خۆمان ئەو یادەمان دەکرێت بەڵام ئەو ساڵ بڕیارماندا وەکو پەیمانگا بەشداری بکەین و لە زانکۆی ڕاپەڕین بەشداری بکەین. زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنت خۆشەویستان چالاکیەکان و تەواوی ئەو بابەتانیا خود ئەو بوارانی کە لێرە خوێنکاران توانیویانە گرنگی پێبن لە تەواوی کۆشکەکانە بەردەستە ئێستاش یەکێک لەم هاوڕێیانە کە لامانن کامتان قسەمان بۆکەن سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش بێت ئەگەر باشم خاتون بیتە لای من سڵاو لێبێ سڵاو لە ئێوەش بەخێر بێن زۆر سپاس پێمان بڵێ چالاکیەکانی ئێوە چییە لەم ڕۆژەیە ئێمە لە ڕۆژی 5 سێکە یادە مەزنەکەی شاری مەردانە هەساوین بە ئەنجامدانی چەند چالاکێک کە لە چەند بەشێک پێکدێ ئەوانیش بەشی زانستیە بەشی کللتوریە بەشی هوەریەوە هەروە بەشی خواردنیشە بەشی پرۆژەی زانستیشمان هەیە پار ساڵ یاخود ساڵەکانی ڕابردوو چالاکیەکانتان هەر بەم شێوازە بوو بەم کەرنەڤاڵە گەورەیە بەڕێوەچوو بێگومان ئێمە لە هەموو بۆنەکان چالاکی خۆمان هەیە هەموو بۆنەکانمان یاد کردوتەوە پار ساڵش بە هەمان شێواز کۆمەڵک چالاکی دیکەمانە بوو بەڵام ئەم ساڵ هەندێک بەشی جیازی تێدایە ئەویش بەشی وەرزشیە ببوورە دوای بیرم چوو باسکەم بەشی وەرزشی و هوەری و بەشی خواردنیشمان ئەم ساڵ زیاد کردووە پار بەشی زانستی و بەشی با بڵێن فۆلکلۆریمان هەبوو. زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن دەستەکانە خۆش بێت خۆشەویستان وەکەوەی کە باسم کرد بەتر لەوەی کە زۆرێک لە خواردنەکان لێرە دانراوە بۆ ئەوەی هاوڵاتیانی خۆشەویست و ئامادەبووان بێن هەم تامی خواردنەکان بکەن و هەم تەواوی چالاکیەکانی تریش بەسەر بکەنەوە لێرە کە ئەیبینن کۆمەڵێک چالاکی زانستی دانراوە بۆ ئەوەی خوێنکاران تەواوی چالاکیەکانیان بە ئامادەبوانی خۆشەویست بناسێنن بەڕێز سڵاو لێبێتۆم کاتت باش کامتان دەرفەتەیە گەر لێدوانێکتان لێ وەرگرین باشە بابینە لای ئەم خاتونە سڵاو لێبێ زۆر سپاس بەخێم بڵێ چالاکیەکانی ئێوە چییە و لەسەر ڕاپەڕینی دەواازەی ڕانی خۆشەویستیش چ پامێکتان هەیە سەرەتا بەخێرهاتنی کەناڵ لە بەڕێزەکەتان دەکەین سوپاس بۆەوەی کە دەواازەی ڕاپەڕینتان لەبیر نەچوو ئەو ڕاپەڕینە مەزنەی کە لە دەواازەی ڕاپەڕین لە ڕانیەوە ئەنجام درا پرۆژەکانی ئێمە وەکو دەبینن بە چەند کارستەیەکی سادە کۆمەڵێک پرۆژەی بچووکمان ئەنجام داوە وەکو ئاوێنەی بۆ کۆچاو کۆمەڵها پرۆژەی دیکەمان هەیە چالاکیەکانتان چی لە خۆگرێ ئەتانەوێت چ چالاکیێکی زانستی بۆ نمونە بە هەم ئەم ئامادە بووانە هەم گەشتیارانی خۆشەویستیش بناسێن دەمانەوێت بە کۆمەڵێک کارستەی سادا کۆمەڵێک پەیامی کەم بگەێنین وەکو ئەو پرۆژەی کە لێرە هەمانە بە دانانی بەنزین و ئاو غازێک دروست دەکات لە ڕێگەی بەنزین و ئاوە ئێمە غاز دروست دەکەین و کۆمەڵها پرۆژەی دیکەشمان هەیە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان خۆشەویستان ئێستا ڕەنگە سەرەتای دەستپێکی چالاکیەکان بێت بەڵام هاوڵاتیانی خۆشەویستی شاری ڕانیەی ئازیز لە تەواوی جێگاکانی دەواازەی ڕاپەڕینەوە سەردانی زانکۆی ڕاپەڕینیان کردو بۆ ئەوەی لە نزیکەوە تەواوی چالاکیەکان ببینن بەشدار بن لەم کەرنەڤاڵە پڕشکۆیە لەم کەرنەڤاڵە نەتەوەیەیە سەلماندنی خۆیان بۆ ڕاپەڕینی مەزنەکەی خەڵکی کوردستان دووپات بکەنەوە بە تەمەنە جیاوازەکانەوە لێرن بۆیە ئێمەش بە خۆشحاڵیەوە وەکو دەستگای میدیایی کورسات لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵتانن سڵاو لێبێت ئەم کاتت باش بێت بەخێر بێن ئێوەش بەخێر بێن سەرسەرم سار ڕۆژی ڕاپەڕین و ئازاتیتان باش زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت یەکەم ڕاپەڕینیش لە دەواازەی ڕانی خۆشەویستەوە دەستی پێکرد لە ڕانی خۆشەویستەوە چ پەیامێکت هەیە کە یەکەم کڵپەی ڕاپەڕین و یەکەم بڵێستی
دڵوت بووە ئەو پێشمەرگە قارەمانانەی کە بەشداریان کردو کە جەماوەرێکی گەورەش بە هاندانی ئەوان هاتنە سەرجادە پەیامی سەرەکیمان ئەوەیە ئەو خەڵکەی وانەکەین ئەو خەڵکەی کە ڕاپەڕینی کرد ئەو خەڵکی کە خوێنی بەخشی ئەو خێزانانەی کە ڕۆڵە جەرگ سۆزەکانیان لە دەستداوە برێن بەداخەوە دەستخۆش. ئەم کەرنەڤاڵە نەتەوەیە کە ئەمڕۆ لە ناوەندێکی ئەکادیمیا بەڕێوە دەچێت ئەبینین بە تەمەنە جیاوازەکانەوە لێرە ئامادەن ئەمە گرنگێکی تایبەتە بۆ ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان کە گەنجانیش توانیویانە ئەو چالاکیانیان ببەستنەوە بە تەواوی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستانەوە. ئەوە مێژووی تەواوی میلەتی کوردە پەیوەندی بە تەمەن نییە. ئەوە هەموو گەنجەکان دەبێ بیزانن هەموو منداڵەکانیشمان دەبێ فێرکەین. تەنانەت ئێستا بەنسبەتی کێچووەک من خۆم پێشمەرگە بووم بەڵام لە کوێ بەشداریم کردووە تێگەشتی ئێستا لێرە سەرپەرشتیارێکی پەروەردەیم ئەوەی دەیبینم هەرچی هەیە لە کوردستان ئەنجامی ئەو خەبات و تێکۆشانی هێزی پێشمەرگە و حیزبە کوردستانیەکان و شۆڕشی جەماوەری بووە ئێستا ئەوڕۆکەمە لەسەر ئەو خاکەی بە ئازادی دێن و دەچین بەڵام بەداخەوە بۆ کاتێکی تر ئەو قسەیە. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس خۆشەویستان لە وتی تەواوی میوانان و ئامادەبووانەوە گەرمگوڕێکی زۆر جۆش و خۆشێکی زۆر لە وتەکانیانەوە بۆ ڕاپەڕینی خەڵکی کوردستان و یەکەم ڕاپەڕینی دەواازەی ڕانی خۆشەویستیش پەیامی جیاوازیانەیە سلااو لێ بێتۆم کاتە چاوەکەم بەخێر بێن زۆر سپاس پەیامی بەڕێستان باوەرد بگرێن لە ڕاپەڕینە مزنەکەی خەڵکی کوردستان. پیرۆز بێ لە هەموو گەلی کورد ڕۆژێکی زۆر گەورەیە ڕۆژێکی زۆر خۆشە ڕۆژێکی مێژوویە پیرۆز بێ لە هەموو گەلی کورد بەڵام دەواازەی ڕاپەڕین نەدەبوو ئەوە جوابی دێتەوە نەدەبوو ئەوە بێت نەدەبوو ئەوە خزمەتمان بکەن نەدەبوو ئەوە جوابمان لەنەوە خەستەخانەیەکمان هەیە چەند ساڵە 280 قەرەوێڵەیە چەندە بۆمان تەحمیل ناکەن خۆ هیچی ناوێ تازە نوێ بازاری ڕانێمان بۆ چا دەکەن نەدەبوو ئەوە جوابمان لەنەوە دەواازەی ڕاپەڕینە بەڕاستی شارێکی زۆر گەورەیە ڕۆژێکی زۆر گەورەیە دەبێت زیاتر خزمەتمان بکەن دەبێت زیاتر ئاگایان دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئومێدەین تەواوی ئەو کارانش بخرێتە بواری جێبەجێکردن و خراوەتە بواری جێبەجێکردنیشەوە لەسەر تەواوی کەرنەڤاڵەکە کە لە زانکۆی ڕاپەڕین بەڕەوە دەچێت پەیامتان چییە کە گەنجانیش بە جۆش و خۆشەوە لەم ڕۆژنە مەزنەیە توانیوانە چالاکی جیاواز ساز بکەن دەستخۆشیان لێ دەکەم وەڵا شتێکی زۆر جوانیان کردووە زۆر خەڵە باڵغا شتێکی زۆر جوانە دەستخۆشیان لێ دەکەم پیرۆز ئینشاءالله ئامادەبوونت خۆشەویستان لەگەڵمانە بەردەوام بن لەم ڕووماڵە تایبەتەی دەستگای میدیایی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هاوڕێسلااو لە بێتۆم کاتت باش بێت بۆ ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان و یەکەم ڕاپەڕینیش هەمووان ئەزانین لە دەواازەی ڕانی خۆشەویستەوە دەستی پێکرد دوجاریش شارەکانی حاجی ئاوا و دەوروبەری و تاوی شارەکانی کوردستانی گرتەوە بۆ ئەم ڕۆژە شکۆیە پەیامێکتانەیە سەرەتا بەیانی ڕاپەڕینتان باش پیرۆزبایی یادی ڕاپەڕین لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین بە خۆتان دەزانن داینەمۆی ڕاپەڕین و دەستپێکی ڕاپەڕین و پلانداڕژەری ڕاپەڕین لێرە سەری ڕۆژ و نەوازش بۆ گڵکۆی مامی گەوری کورداندا دەنوێنین کە خۆتان دەزانن نەخشە ڕێگای ڕاپەڕین لەلایەن جەنابی مام جەلالەوە دانراوە خۆ یەکێکیش لە بەرهەمەکانی کە ئەوە ڕۆدەبینین ئەمە بەرهەمی ڕاپەڕینە کە توانراوە بەو ڕەنگە و جیاوازەکان هەمووی کۆبێتەوە یادەکە بە پڕشکۆیی بکرێتەوە و خەڵکیش هەست بە ئارامی و بە ئاسوودەیی بکە لەژێر شای ئەو ڕاپەڕینەی کە لە بەهاری 1991 ئەنجامدرا. زۆر باشە بەڕێستان وەکو گەنجێک لە زانکۆی ڕاپەڕین چالاکیەکانتان چی لە خۆگرێت ئەو چالاکی کە تایبەتە بە کوشکەکەی بەڕێستانەوە ئەو چالاکیانی ئێمە تایبەتە بە تەلەفۆن PCIR-مان هەیە گوڵمان هەیە کە پێشکەش بە میوانان دەکرێت ئەویش هەر بەشێکە لە پرۆژەکانی پەیمانگای ڕانی ناحکومی PCIR زیاتر بۆ ئەوەیە کە ئێمە بۆنەکان زیندووکەینەوە کۆمەڵێکی بابەتی کەلتوریشمان تێکەڵ کردووە بەو شێوازە چالاکیەکانمان بەرزڕاگرتووە. بوونتان خۆشەویستان وەک بینیتان خوێنکارانی خۆشەویست بە شێوازێکی زۆر تایبەت لە کەرنەڤاڵە تایبەتەکەی دەواازەی ڕاپەڕینەوە لە ناو زانکۆی ڕاپەڕین توانیویانە چەندین چالاکی جیاواز ساز بکەن و بیریشمان نەچێت با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم کەرنەڤاڵە تایبەتە لەم یادە مەزنە و لەم یادە پڕشکۆیە لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامێ بێت و وا سپۆنسەری میدیایی تەواوی کەرنەڤاڵەکەشی کردووە لە ئێستای ئەگەڕێمەوە بۆ لای هاو